ئامێرەکانی ATM لە هەڵەبجە بە بێکارەباکار ناکەن و لە سلێمانیش فریای شانۆی ڕۆمانی بکەون. سڵاوتان لەبێت. پریشکی شەڕ گەیشتە کەرکووک و بارەگاکانی حەشدی شعبی بۆردومان کران. دەچەکدار کوژران و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. شەوی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل و ئەمریکا هێرشیان کردە سەر بارەگای کەتائیبی ئیمام عەلی چەکدارانی حەشدی شعبی لە سنووری قەزای دووبز لە ڕۆژئاوای کەرکووک. بەپێی ئامارێک کە 964 لە پزیشکی دادی کەرکووک وەریگرتووە، لەو هێرشەدا دەچەکدار کوژران و 13 دیکەش بریندار بوون. دوای هێرشەکان سوپاسەلاری عێراق بڕیاریدا سەرجەم بارەگاکانی حەشدی شعبی لەو سنوورە چۆڵ بکرێن و سوپا جێگەیان بگرێتەوە. داوا دەکرێت هاوڵاتیان واز لە کڕینی زیاد لە پێویستی غاز بهێن و ئەو ئەزمەیە دروستیان کردووە کۆتایی پێبهێنن. سەرچاوەیەک بە 964 ڕاگەیاند. کارگەکانی سلێمانی غازی پێویستیان هەیە و پێویست بە دڵەڕاوکێ ناکات. کۆچەر تاهیر نوێنەری کارگەکانی غاز لە سلێمانی بە 964 وت هاوڵاتیان خۆیان ئەزمە بۆ خۆیان دروست دەکەن. هاوڵاتی هەیە تەنیا 3 کیلۆ غاز لە بوتڵەکەی بەکار هاتووە کەچی بوتڵەکەی هێنابوو بیگۆڕێتەوە. نوێنەری کارگەکانی غاز لە سلێمانی هەروەها ئاماژەشی بەوە کرد ئەگە سلێمانی پێویستی بە 300 تۆن غاز هەبوو بێت، بەڵام هاوڵاتیان وا دەکەن پێویستێکە بچێتە 500 تۆن بۆ هەر ڕۆژێک. ترس و دڵەڕاکی هاوڵاتیان لە نەبوونی غازی ماڵان هەر لە خۆیەوە نییە و لەوەتەی شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا دەستی پێکردووە کێڵگەی غازی کۆرمۆر کارگەکانی وەستاندووە و بۆیە خەڵک دەترسن غاز نەمێنێت و تووشی ئەزمە ببن. غازی بازرگانیش ڕاستەوخۆ نرخی گران بوو، ئەوەش زیاتر خەڵکەکەی ترساندووە. بەڵام شکور تا ئێستا ئەزمە دروست نەبووە و غاز لە هەموو شوێنێک بەردەستە. فەرمانبەران و موچەخۆرانی هەڵەبجە ئەمڕۆ تا دوای نیۆڕۆ نەیانتوانی موچەکانیان وەربگرن، چونکە ئامێرەکانی ڕاکێشانی پارە کە بە ATM ناسراون کارەبایان نەبوو. ئێکەسیش ئەو ئامێرانەی لەبیر نەبوو تا لیستی موچە ڕاگەیەنرا. بەهۆی بێکارەبایی لە کوردستان ATMەکانیش کێشەیان بۆ دروست بوو. لە هەندێک شوێن ئامێرەکان بە وزەی خۆر کار دەکەن، بەڵام ئەوانەی هەڵەبجە هەر بەکارەبان و ئیتر تا دوای نیۆڕۆی ئەمڕۆ کێشەکە بەردەوام بوو کەس موچەی ڕانەکێشا. ئەمە لە هەڵەبجە کارەبای ATMەکان نییە، بەڵام لە دووسخورمات و هەر ئەو ئامێرەی لێ نییە. لە کاتێکدا لە قەزاکە ژمارەیەکی زۆر فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستانی لێیە. ئەوان بۆ وەرگرتنی موچەکانیان دەبێت بێنە شارەکانی هەرێمی کوردستان. ئارام هاشم بەرپرسی دەستەی ناوچەی دابڕێنراوەکان بە 964 وت هۆکاری نەدانی ئامێرەکانی ڕاکێشانی پارە لەو ناوچەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە. بەهۆی ئەوەی ناوچەکە بە ناوچەیەکی گەرم هەژمار دەکرێت لە ڕووی ئەمنیەوە هیچ گەرنتیەک بۆ پاراستنیە و ئامێرانە نییە. شانۆی ڕۆمانی سیما جوانەکەی شارە حیاتەکە بێنازە، فریای نەکەون خراپی بەسەردێت. بارانە و زیانی بە ڕوودکاری دەرەوەی و شوێنەکە گەیاندووە. مەڕمەڕە دانسقەکانی تێکداوە و درز لە چەند بەشێکی دروست بووە. هەر ئەوەش نا، گەشتیار و هاوڵاتیانیش تا ڕەسمی لێ دەگرن لی دەگرن و دواتر زبڵ و پاشماوی زۆری لێ بەجێ دەهێڵن و دیوارەکانیش دەنووسن. محسین ئەدیب بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سلێمانی بە 964 وت لەگەڵ تیمێکی ئەندازەی شانۆی ڕۆمانیمان بینیوە. هەوڵ دەدەین کە موکوڕەکانی چارەسەر بکەین. بۆ پاک و خاوێنی و نووسینی سەر دیوارەکانیش داوامان لە پۆلیسی پاسەوان کردووە چەند پۆلیسێکی بۆ دابین بکەن، بەڵام تا ئێستا ئەو داوایەمان بێوەڵام ماوەتەوە. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 وەک ئەوزانین کە ئیتر وردە وردە جەوەکی بەهاری و لە وەرزی بەهار نزیکە بینەوە، بەڵام ئەوی کە جێگەی ئاماژەیە کە ئاماژەی پێ بکەین ئەم چەند ڕۆژە هەتاوەکو سیانزەیمان کە دەکاتە ڕۆژی هەینی جەوەکە سەقامگیر دەبێت. لە سبەینەوە لە هەندێک ناوچە ئەگەری نمە بارانی کەم هەیە، بەڵام وەک ئەوەی کە شناسێک لە پیجی خۆی بڵاوی کردوێتەوە سیروان ساڵح باسی لەوە دەکات کە هەتا ڕۆژی پێنجشەممە جەوەکە سەقامگیر دەبێت، بەڵام شەپۆ لە بارانە بەهێزەکە لە ڕۆژی هەینیەوە دەست پێ دەکات و وەک هەمیشە بەرزترین پلەی گەرما لە ئەمڕۆیە گەرمیانە کە 90 پلەیە و سارترین شوێنش ئەو خۆمان هەمومان وەبزانم لێمان دیارە و دەزانین کە حاجی ئۆمەرانە و پلەی گەرمی لەوێ سفرە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.